سێبەری قەلەبەرد لەسەر ئەڵمانە و تاڵە سوار. بیرەوەریەکانی مەلەکە مستەفا سوڵتانی. مۆسیقا پێدرام شەهلایی. تۆمار و خوێندنەوە شەهین شەهلایی. ئاڵلقەی 20. چەکدارکردنی یەکەمین دەستە پێشمەرگەی ژنان. پرسی ژنان هەمیشە بۆ کۆمەڵە گرنگ بوو. هەوڵ دەدرا کە وەک مەسەلەیەکی گرنگی نێو کۆمەڵگا بخرێتە بەرچاو. لە کۆبوونەوەکاندا زۆر لەسەری قسە دەکرا، هەڵبەت هێندێک گۆڕانکاری باش ڕوویدا. لەناو بەشە جۆراوجۆرەکانی کۆمەڵە ژنانێکی زۆر کاریان دەکرد و لە بەڕێوەبردنی کارەکاندا دەوری بەرچاویان هەبوو. ژنان لە کۆمیتە ڕووستاییەکان، مخابرات، ئینتیشارات و چاپخانە، نەخۆشخانە و تەدارکات کاریان پێدەسپێردرا و دەوری گرنگیان هەبوو، بەڵام هیچ کامیان بەرپرس نەبوون و لە داڕشتنی بەرنامە و پلانەکانی ئەو شوێنانە بەشداری نەدەدران. لە ڕاستیدا ئاڵوگۆڕی بنەڕەتی لەسەر مەسەلەی ژنان و ڕەوتی گۆڕینی تێڕوانینی کۆمەلگای پیاوسالار کارێکی ئاسان نەبوو، نییە و تەنانەت ئەمڕۆژ هەمومان دەزانین کە گیر و گرفتی زۆر لەسەر ڕێگای چاکسازی و یەکسانی نێوان ژن و پیاو هێشتا کەم و زۆر هەر هەیە. ئەگەرچی هەندێک ئاڵوگۆڕی باش پێکاتبوو، هێشتا کەسانێک هەبوون کە سەبارەت بە پرسی ژنان تێگەیشتن و تێڕوانینێکی دروستیان نەبوو، بە شێوەی خۆیان بەرەنگاریان دەکرد و گیر و گرفتیان پێکدەهێنا. جارێک لە مەقەڕی ئاجیکەن عەبدوڵڵای موحتەدی کۆبوونەوەی هەبوو بۆ ژنان. من هێندێک درەنگ گەیشتمە ئەوێ، هەموو دانیشتبوون و جێگان نەمابوو. لە تەنیشتی ئەو جێگایەکی خاڵی هەبوو، چوومە ئەوێ دانیشتم. بەڕێوەبەری کۆبوونەوەکە سین خێ لەوێ هەڵیساندم. پێی وابوو ژن نابێت لە تەنیشت ڕێبەر دابنیشێت. دوای باس و لێکۆڵینەوەیەکی زۆر لە ناوخۆی تەشکیلات، ڕۆژی دەی خەزەڵوەری 1361 هەتاوی، واتە 1/11/1982 زاینی، یەکەمین دەستە پێشمەرگەی ژنان چەکدار کران. سەرەتا دەستە پێشمەرگەی ژنان بەجیا جەولەی سیاسیان دەکرد، بەڵام زۆری نەخایەن کە ژن و پیاو لە هێزی پێشمەرگەدا تێکەڵاو کران. ژنانی پێشمەرگە توانیان ئازایەتی و لە خۆبردوویەکی زۆر باش لە خۆیان نیشان بدەن. کۆمەڵە یەکەم ڕێکخراوەیەک بوو کە ژنانی چەکدار کرد و تا ئەو کاتە لە بزوتنەوەکانی گەلی کورددا شتیوان نەکرابوو. ئەو کاری کۆمەڵە بێوێنە و پێشکەوتن خوازانە بوو. کۆمەڵە پشتیوانی مافی ژنان بوو لە سیاسەت و لە هەموو بوارەکانی خەبات و لە خەباتی چەکداریشدا. ئەم هەڵوێستە کۆمەڵەی لەم بابەتەوە بەرەو پێش برد. کۆمەڵە زاڵ بوو بەسەر تێڕوانینی کۆمەلگا کە ژنی پێزەعیف و کەم عەقڵ دەزانی و ژنانی خەباتکار دەور و نەقشی گرنگیان لەم بابەتەوە گێڕا. بەڵام چەکدارکردنی ژنان نەیدەتوانی یەکسانی و بەرابەری لە نێوان ژن و پیاودا پێک بێنێت، چونکە بیری پیاومەزنی کەم تا زۆر هێشتا لەناو کۆمەڵەدا هەر هەبوو. ئەو بیرە لە بوارە جۆراوجۆرەکاندا خۆی نیشان دەدا. لە بزوتنەوەی چەپ و ڕادیکاڵدا بەگشتی و لەناو کۆمەڵەیشدا زۆر بوون ئەو کەسانەی وا سەبارەت بە مافی ژن قسە و باسییان دەکرد، بەڵام لە کردەوەدا هەمان هەڵسوکەوتی کۆنیان بەرامبەر بە ژنان هەبوو. لەم بابەتەوە ژن و پیاو بۆ ناسینی مافی ژنان و گەیشتنی ئەوان بەو مافە پێویستیان بە فێربوون هەیە. لە پێشدا ژنان دەبێ فێر بن کە مافی خۆیان بناسن و بە باوەڕ بەخۆوە هەنگاوی بۆ هەڵگرن. خەبات بۆ مافی ژن جیا لە بوارەکانی تری خەبات و تێکۆشانی ناو کۆمەلگا نییە. پلەی کولتوری و مێژووی پیاومەزنی زۆر کۆن و جێکەوتووە. لە کۆمەلگا و تەنانەت لە ناو ڕێکخراوە پێشکەوتووەکانیشدا ڕەفتاری هەڵە بەرامبەر بە ژنان دەکرێ. لە ئاکامدا ئەرکی ژنانی پێشمەرگە دوولایەنە بوو. جارێک وەک پێشمەرگە سەختی و دژواری ئەم شێوە لە خەباتیان لە ئەستۆ بوو، جارێکی تر تێکۆشان بۆ خۆدا سەپاندن بەسەر بیری پیاومەزنیدا.
ئاوایی سڵامەت سەر بە گەورکی سەقز. بەهاری ساڵی 1361 هەتاوی واتە 1982 زاینی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە چوونە مەڵبەندی گەورکایەتی و لە دەی سڵامەت نیشتەجێ بوون. دکتۆر جافەر هێشتا لە سەفەری ئوروپا نەگەڕابووەوە. دیوەکەی من لە سڵامەت نزیک مەقەڕ بوو، شەوبۆی لوتفوڵڵاهی لەگەڵم دەژیا، هەردووکمان لە مخابرات کارمان دەکرد. ئەو بەهارە کۆنگرەی سێی کۆمەڵە دەگیرە کە هێندێک تایبەتی بوو. لە کۆنگرە دەبوو بەرنامە و پەیڕەوی ناوخۆی کۆمەڵەی یەکسەر کردبە. لە بەرنامەی کۆمەڵە بۆ خودموختاری کوردستان کە لەو کۆنگرەیەدا پەسەند کرا، بەس لە یەکسانی ژن و پیا و وەک ئەرکێکی بنەڕەتی دەکات. کۆنگرە لە ناوچەی سەردەشت گیرە. دکتۆر جافەر لە ئوروپا هاتەوە و یەکڕاست چوو بۆ کۆنگرەکە. دوای چەند ڕۆژ داوای کرد بە بێسیم قسە بکەین. کاتێک چووینە سەرخەت، زانیم کە زۆرێک لە هاوڕێیانی هاوکار لە ناوچەکان بە نەهێنی هاتبوونە سەر فرەکانسەکەی ئێمە کە گوێمان لێ بگرن. دکتۆر جافەر دەنگمی نەناسیەوە، کردمە شۆخی، ئەو سازانی خۆمم. لە ماوەی ئەو چەند مانگەدا کە لە دەرەوەی وڵات بوو، دوو نامەی بەدەست گەیشت. نامەکانی ڕنگ و بۆی ئاڵوگۆڕی فکری تێدا بەدی دەکرا. بەشێکیم هێشتا هەر لە بیرە، نووسی بووی کە ئێمە زۆر بەرتەسک دنیا و خەباتی خۆمان دەبینین. هەموو شتێک تەنیا هەر لە دۆڵەکەی خۆماندا دەبینین. بەڵام شتەکان زۆر فراوانتر و جۆرا و جۆرتر لەوەیە کە ئێمە دەیبینین. لە ژیانی پێشمەرگایەتیدا تێکەڵاوی و لێک نزیک بوون، هەروەها پشتی یەکگرتن و لە خۆبردووی بۆ یەکتری زۆر ئاسایی بوو. ئێمە کە کارمان لە مخابرات دەکرد، هەموو پەیامەکان دەبووە کاتوساتی بەڕێکردن و وەرگرتنەکەی بنووسرابایە. ڕۆژێک پەیامێکم هەڵگێڕاوە، بەڵام نەمزانی ئەو ڕۆژە چەندی مانگە. لە شاڕۆخی شاوەیسیم پرسی کە پێی کوتم. منیش هەروە کوتم ئەمڕۆ ڕۆژی لەدایکبوونمە. دوای کار چوومەوە ماڵێ. پاشەوەی کارەکەم بەجێهێشت، هاوڕێیانی مخابرات قسەیان کردبوو ساغ ببوونەوە کە جەژنی لەدایکبوونم بۆ بگرن. پێکەوە کەمێک پوڵ کۆ دەکەنەوە و لە دوکانی ناو دیەکە بڕێک شیرینیان کڕی بوو، دکتۆر جافەریشان بانگ کردبوو. یەکێکیان هاتە شوێنم و کوتی کە کاریان زۆرە و پێویستیان بە یارمەتی من هەیە. کاتێک بە مەبەستی یارمەتیکردن چوومە مخابرات، دیتم بێسیمەکان خامۆش، بەڵام هەمووان بە دەوری یەک دانیشتون. فریان نەکەوتم بپرسم چ باسە، هەموویان بە تێگڕا دەستیان کرد بە خوێندنی تەڤەلودت مبارەک بە پیرۆز ڕۆژی لەدایک بوونت. جەماعەت هەموویان گۆرانیان کورد. دواتر فشاریان بۆ دکتۆر جافەر هێنا کە ئەویش گۆرانیەک بڵێ. ئەو بەهارەش وەزعی خۆراکمان زۆر خراپ بوو، شتێکی وامان بۆ خواردن نەبوو، بەڵام بەهارێکی زۆر تەڕ بوو. زۆر جار لەگەڵ چەند کەس لە هاوڕێیان دەچوین بە تەلیس، کەنگەرمان دێنا و سازمان دەکرد و هەموومان خواردنێکی خۆشمان دەخوارد. کاتێک کارەکانمان تەواو دەبوو، دەچوینە ماڵان و قسەمان لەگەڵ خەڵک دەکرد و هەوڵمان دەدا لەگەڵیان تێکەڵاو بین. بنەماڵەیەک کچێکی گەنجی 15-16 ساڵەیان هەبوو کە زۆر نەخۆش بوو. دکتۆر جافەر دوای چاوپێکەوتن و پشکنینی کوتیکان نەخۆشیەکەی ئازارە باریکەیە و پێویستی بە دەوا و دەرمان هەیە. ماڵێکی تەنگدەست بوون و نەیان دەتوانی کچەکەیان بەرنەشار. دکتۆر هێندێک دەوای بۆ نووسی و باوکی چووە شار و کڕی. دەرزیەکی هەبوو کە من دەچووم و هەموو ڕۆژێ لێم دەدا. ئەو زەمان ئێمە ژنانی ناو کۆمەڵە هێشتا جلی ژنانەمان لەبەردا بوو. دەزانین کە ناوچەکانی کوردستان جلوبەرگیان وەک یەک نییە. ئێمە کچانی لای مەریوان و سنە بەدابی خۆمان جلەکانمان بێپشتێن بوو. ڕۆژێک لەگەڵ شەو بۆ دەچوینە لای کچەکە دەرزی لێدەین. لە گەڕانەوەدا کابرایەک پێکوتین عەیب ناکەن ئاوا بێپشتێن دێنە دەرێ. هاتمە جواب و کوتم ئێمە خەڵکی لای سنە و مەریوانین و لای ئێمە ژنان پشتێن نابەستین. قسەکانم سوودێکی نەبوو، کابرا هەر لەسەری چوو. دواتر لە مەقەڕ باسی ئەو مەسەلەیە کرا و موحسینی ڕەحیمی قسەی لەگەڵ کردین و کوتی باشتر وایە بە دابوو نەریتی ئێرە لیباس لەبەر بکەین. لەو ڕۆژەوە ئیتر منیش پشتێنم دەبەست. ڕۆژێک چوومە سەر کارەکەم و خەریک بووم پەیامەکانی ناوچەی دیواندەرە وەربگرم. یەکێک لە هاوکارانم بانگی کرد
مەلەکە پێش 9 گۆچان و 8 بەرەو خوار ئەوە شێوەی خوێندنەوەی پەیامەکان بوو بێ پشتێنەکەت لە حەوش کەوتووە هەڵیگرەوە. من هەر لە منداڵیەوە عینەکم بەکاردێنا دەبوو هەموو ساڵێک پشکنینی چاوم بکردایە و هێندێک جاریش عینەک بگۆڕم. چەند ساڵ بوو ئەو کارم نەکردبوو هەستم بە ناڕەحەتی دەکرد. داوام کرد بچمە لای دوکتوری چاو. بەرپرسانی سەرەوە ڕازی نەبوون. یەکێک لە هاوکارانم عەباسی کەریمی کە ئاگاداری موشکلەکەم بوو پێشنیاری کرد کە بمنێرنە ماڵی ئەوان لە سابڵاغ و لەوێ بچمە لای دوکتر. تەشکیلات پێیان باش نەبوو ڕزایەتیان نەدا بچمە ئەوێ. کوتم دەی باشە ئەگەر وایە بمنێرنە سلێمانی. کوتیان چۆن دەکرێت خوشکی کاک فواد و هاوسەری دکتۆر جعفەر بچێتە سلێمانی. دواتر کە هاتمە سوێد دکتوری پسپۆڕی چاو پێی کوتم کە درەنگ جوڵاومەتەوە و دەبوو زۆر زووتر بچوو بایەمە لای دوکتر. بەداخەوە ئەم پێڕانەگەیشتن و کەم تەرخەمیە بەرامبەر بە چاوم کاردانەوەیەکی زۆر خراپی بۆ هەمیشە لەسەر هەردوو چاوم داناوە. هاتنی باوکم بۆ لامان. لە پاییزی ساڵی 1359 هەتاوی و تا 1989 زاینی بەدووە باوکمی تر نەیدەتوانی لە ماڵی خۆمان بمێنێتەوە. مەترسی گرتن و کوشتنی لەسەر بوو. هەر ماوەیەک لە شوێنێک دەماوە. چەند مانگێک چووە لای خزمان لە دەی بۆریەر و دواتریش چووە تاران. لەوێ لە ماڵی خزمان و نزیکان بوو. کاتێک لەوێ بوو نەمان دەتوانی پەیوەندیمان لەگەڵی هەبێ و هەر لە ڕێگای دایکمەوە ئاگاداری وەزعی دەبووین. مانگی پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی واتە 1970 زاینی هاوکات لەگەڵ تیربارانکردنی ماجید و ئەمجەد هاتەوە سنە و لە ماڵی محەممەدی برام بوو، بەڵام لەوێش ئەمنیەتی نەبوو. لە مانگی جۆزەردانی 1361 هەتاوی واتە 1982 زاینی باوکم بە نەهێنی و بە یارمەتی محەممەدی برام هاتە لامان لە ناوچەکانی ژێردەسەڵاتی پێشمەرگە. ئێمە لە دەی سڵامەت بووین. کاتێک باوکم کوتی هاتووە کە بۆ هەمیشە لە لای ئێمە بمێنێتەوە سەرمان سوڕما. باوکم کاتی خۆی تا ڕادەیەک بەدەسەڵات بوو لەبەرەوە ژیانی کەمێک تایبەتی بوو. ئێستا هاتبووە لای ئێمە کە ژیان و بەڕێچوونمان پێشمەرگانە بوو. باوکم هەمیشە ئینسانێکی بەهەست بوو. لە بیرمە زەمانێک کە منداڵ بووم و براکانم لە شارەکان خەریکی خوێندن بوون هەر کاتێک نامەیەکیان پاتایە خۆڕخۆڕ دەگریا. ئەو مرۆڤێکی قورئان خوێن بوو. هەموو جارێک کە قورئانی دەخوێن دوای ماچکردنی قورئانەکەی دەپاڕاوە خودایە تەنیا 5 دقیقە مەرگم بخەیتە بەرمەرگی منداڵەکانمەوە. دایەمەلێ ژنێکی کارداری ماڵێ هەمیشە ڕوو بە باوکم دەیکوت ئاغا گیان بێژە بەرمەرگ کوڕەکانم. باوکیشم هەمیشە لە جوابدا دەیکوت دادەمەلێ کوڕ و کچەکانم بۆ من فەرقیان نییە. لە دیدارەکەماندا لە سڵامەت غەمی پەنگ خواردووی زامەکانمان لە ناکاو تەقی و بە دەنگی بەرز هەمومان کەوتینە گریان. دوای ئەو لێکدابڕان و دووریە بە دیداری باوکم زۆر خۆشحاڵ بووین. هەست و ئیحساسی باوکم باش دەناسی و دەمزانی کە بە لەدەستدانی 5 کوڕ و هەروەها ژیانی پڕ لە مەترسی ئێمە چه حاڵێکی دەتوانێ هەبێت. بە زانیاریەک کە من لە شێوەی ژیانی ئەوم هەبوو کەوتمە دڵەڕاوکێ. نیگەران بووم کە دوای ئەو هەموو کارە ساتە جەرگ بڕاوە دڵشکا و تێکشکا و چۆن دەتوانێ لێرە هەڵبکات. ماوەیەک لە ئاجیکەند و خانەقا بۆ خۆی ژوورێکی هەبوو بنەماڵەی بەڕێزی حەمەدەمینی حەسەنپور بۆ کارەکانی یارمەتیان دەدا. ئێمە دڵسۆزی و لە خۆبردووی ئەو بنەماڵەیە قەت لەبیر ناکەین. ئەو بەهارە دایکم فایزەی خوشکم دایە کاڵێ شوکریە و فرمێسک بە 2 جار هاتنە لامان. داوامان لە شوکریە کرد کە لەگەڵ فرمێسک لای ئێمە بمێنێتەوە تا دواتر هەلێک دەستکەوێ و ڕەنگە بتوانن بەڕێکرێن بۆ ئوروپا. شوکریە قەولیدا بەڵام دواتر پەشیمان بووەوە و نەهات. دکتۆر جعفەر و هەمومان لەگەڵ فایزە قسەمان کرد کە ئەگەر پێی خۆش بێ درێژە بە ژیان بدا لەگەڵ مێردەکەی ئەوە هەر کارێک لەدەست ئێمە بێ بۆی دەکەین. فایزە قەبوڵی نەکرد و لەسەر بڕیاری خۆی سوور بوو.
پاییزی ساڵی 1362 هەتاوی واتە 1983 زاینی ڕژیمی ئیسلامی توانی هەموو کوردستان داگیر بکە. ئێمە و هەموو ئۆپۆزیسیۆنی ئێرانی مەجبور کراین بچینە کوردستانی باشوور. باوکم چووە شاری سلێمانی و لە مەقەڕی ئەوێ ژوورێکیان پێدا. هێندێک لەو کەسانەی وا لەوێ بوون ڕەفتاریان لەگەڵ باوکم باش نەبوو. جێی سەرسوورمان ئەوەیە کە ئەو کەسانە ئەویان دەناسی و دەیانزانی چ غەمێکی قورسی لە دڵدایە، بەڵام باوکم وردبین و ژیر بوو، زوو لە شت دەگەی و توانی هەموو ئەو سەختیانە تەحەمل بکات. بێگومان کۆمەڵە ئەو ئیمکانەی هەبوو کە شوێنێکی گونجاوتر بۆ پیاوێکی وا بە ساڵاچووی دڵبریندار دابین بکات. چۆن بوو لەبەر چی درێخ کرا، خۆی زۆرجێی سەرسوورمانە. دەشزانین کار ئەو کاتە بۆ زۆر کەسی تر شوێنی ژیانی سربەخۆ دابین کرابوو. ئاوایی زێڕاندۆڵ. رادیۆ کۆمەڵە کە لە ئاوایی سڵامەت بوو گوێزرایەوە بۆ زێڕاندۆڵ. منیش بۆ کاری بێسیمی رادیۆ چوومە ئەوێ. دکتۆر جافەر بەرپرسی رادیۆ بوو. ئێمە لە خانوەکەی ئاغای ئەو دێیە نیشتەجێ بووین. سەرما و سەخڵەتی ئەو ساڵە زۆر زوو دەستی پێکرد بە جۆرێک کە فریان نەکەوتین لە کاتی خۆیدا خۆراک و سوتەمەنی پێویست دابین بکەین. بۆ سووتاندن و خۆگەرمکردنەوە هەر تەپاڵە هەبوو کە ئەویش بەشی نەدەکردین. هیچ کەس بۆی نەبوو بە مەیلی خۆی تەپاڵە بسووتێنێ و دەبوو دەستی پێوە بگرین. هاوڕێیان زۆر جار بە شۆخی دەیانکوت تەپاڵە لە بیسکویت گرنگترە. ڕێکخراوی ئیتحادی مبارزانی کۆمۆنیست واتە ئەلف میم کاف هاتنە زێڕاندۆڵ. ماڵی ئاغاکە 3 دیوی هەبوو کە 2یان دابەوان. دیوێکیش جێگای کاری دکتۆر جافەر و شوێنی ژیانی هەردووکمان بوو. ئەو دیوە گۆشەیەکی چیمەنتۆ کرابوو ببووە حەمامی هەموو هاوڕێیانی ژن. شوێنی تۆمارکردنی بەرنامەکانی رادیۆ کۆمەڵە لە تەویلەیەکدا بوو کە بڕێکیان هەڵگێڕابووەوە. کارگێڕانی بەشی تۆمارکردن بە زەحمەتێکی زۆر لەو تەویلەیەدا بەرنامەکانی رادیۆ کۆمەڵەیان تۆمار دەکرد. تەویلەیەکی تریش بە چادری خێوەت بەشکرابوو بۆ کارگەلی مخابراتی. هەموو کەسانەی وا لە رادیۆ کاریان دەکرد تەنیا هەر ژوورێکیان هەبوو. دیوەکە جێی کار و ژیان بوو. ئەوەندەی وا لە بیرم مابێ فاتح و مصلحی شێخولئیسلامی، شەهینی مەسناوی، سەعدیەی نەسیمی، محەممەدی کەماڵی گوڵەی خۆڕەمی، ناسحی مەردووخ، عومەری ئەحمەدزادە مەلا عومەری نیگڵی، پەرویزی شافعی، داریوشی نەویدی و نەرگس مینا ئەحەدی لە رادیۆ کاریان دەکرد. بێجگە لە بێئیمکاناتی مانگاکانی ئاغای دێکەش کێشەی زۆریان بۆ کارەکەمان ساز دەکرد. زۆر جار کە خەریکی تۆمارکردنی بەرنامەکان دەبووین لە ناکاو مانگایەک دەستی دەکرد بە بۆڕەکردن. دەبوو ماتڵ بن مانگاکە لە بۆڕە بکەوێ ئەگینا دەنگەکە دەکەوتە سەر بەرنامەکانی رادیۆ. ڕۆژێک دکتۆر جافەر چوبووە دیوی تۆمارکردن و دیبووی حەمەی کەماڵی، سعدیەی نەسیمی و گوڵەی خۆڕەمی زۆریان سەرمایە و هەڵدەلەرزین. ئەو دیمەنە ئەوەندە کاری لە دکتۆر جافەر کردبوو کە ئەوەی کرد بە وتاری ڕۆژ و هەر ئەو ڕۆژە لە رادیۆوە بڵاو بووەوە. وتارەکە ناوی ئەوە بوو لەسەر وڵاتی نەوتدا خەڵک لە سەرما هەڵدەلەرزن. جارێکیش گوزارشمان بۆ هات لەسەر بربەرەکانەی و خۆڕاگری خەڵک و بە تایبەت ژنان بەرامبەر بە هێرشی هێزەکانی ڕژیم. ئەوەش زۆر کاری کردە سەر هەستی ناسکی دکتۆر جافەر کە بە ناوی عەزیز نامەیەکی بۆ ئەو دایکانە نووسی. عەزیز ناوی نهێنی دکتۆر جافەر بوو کاتێک لە کوردستانی عێراق پێشمەرگە بوو. ئەم نامە لە پاشکۆدایە. مەقەڕی پێشمەرگەکان لەسەرەوەی دێکە بوو دەستگای بڵاوکەرەوەی رادیۆ لەسەر کێوێک بوو. بڕیار بوو هەموو ژنەکان بنێردرێن بۆ فێربوون و بەکارهێنانی چەک. بۆ ئەم کارە هاوڕێیانی پێشمەرگە زۆریان یارمەتی داین. بەڵام بەداخەوە جارێکیان لە کاتی ڕاهێناندا 2 پێشمەرگە بە توندی بریندار بوون. ئەو شەوە هەمووان لە پێڕاگەیشتن بە بریندارەکان هەوڵیاندا و لە خۆبردوویان نیشاندا. ئەگەرچی دکتۆر جافەر ئیمکاناتی ئەجگار کەمی پزیشکی لەبەردەستدا هەبوو بەڵام زۆر کارا بوو. بەرقمان نەبوو، چراتۆڕ و چرا لامپامان هەبوو. ڕۆشناییەکە بۆ ئەو کارە زۆر کەم بوو. دکتۆر کوتی بچن هەموو چراقوەی دێکە و پێشمەرگەکان کۆبکەنەوە.
ئەو هەموو چراقۆیە بە چواردەوری دکتۆر و بریندارەکاندا ڕۆشن کران و دکتۆر دەستی کرد بە دوورینەوەی برینەکان و ئێمەش هەرکەس بە چەشنێک یارمەتیمان دەکرد. من و گیانبەختکرد و جەلیلی زەکەریایی کاری بێسیمی ڕادیۆمان دەکرد. دوای ماوەیەک جەلیل چوو بۆ ناوچەی سنە و من بە تەنیا کاری مخابراتم دەکرد. کاری من پەیوەندی ڕادیۆ بوو لەگەڵ ناوەندی کۆمەڵە و وەرگرتنی پەیام و راپۆرتی فەعالیەت و تێکۆشانی سیاسی و نظامی لە هەموو ناوچەکان. هەروەها لە وەختی بڵاوبوونەوەی بەرنامەکانی ڕادیۆ لە دوو ناوچەی کۆمەڵە پارازیتەکانی ڕژیمیان کۆنتڕۆڵ دەکرد. ئەوان بە بێسیم دەیاندا بە من و منیش زوو دەمدا بە بەشی بڵاوکردنەوەی ڕادیۆ. ئەو کارەمان هەموو ڕۆژێک دووجار بە ماوەی چەند سەعات ئەنجام دەدا. وەک باسکرا شوێنی کارەکەم گەوڕێک بوو. هەموو کاتێک کە بێسیمەکەم هەڵدەکرد یەکێک لە بێسیمچیەکانی حیزبی دموکرات کە خۆی بە ناوی قادر دەناسان دەهاتە سەرخەتی بێسیمەکەی ئێمە و مزاحم دەبوو. لە پەیوەندی لەگەڵ بەشداریکردنی ئەندامانی ئیتحادی مبارزانی کۆمۆنیست لە پلۆنۆمی هاوبەشی ئەوان و کۆمەڵە و سیمیناری شیمال پەیامێکم وەرگرت و بۆم بردن. مەنسووری حکمەت لە دکتۆر جعفەری پرسی خۆت حازر کردووە بۆ پلۆنۆمەکە؟ دکتۆر وەڵامی داوە کە هیچ پەیامێکیان بۆ ئەو نەناردووە و لەبەر کاری ڕادیۆ ناتوانێت بەشداری بکە. مەنسووری حکمەت کوتی شتیوان نابێ و حتمەن دەبێ بەشدار بی. هەر لەوێ پەیامێکی بۆ ناوەندی کۆمەڵە سەبارەت بە بەشداری دکتۆر جعفەر نووسی و منیش بڕم کرد. ئەو شەوە مەنسووری حکمەت و خوسرەوی داوەر چەند وتاریان بۆ ڕادیۆ نووسی کە پاشەکەوت بێ و دکتۆر بتوانێت لە کۆبوونەوەکاندا بەشدار بێ. جارێکی تریش لە پەیوەندی لەگەڵ کۆمیتەی ئامادەکاری کۆنگرەی پێکەنەری حیزبی کۆمۆنیستدا نێوی دکتۆر جعفەری تێدا نەبوو کە دیسان مەنسووری حکمەت بە ناوەندی کۆمەڵی ڕاگەیان کە دەبێ ئەویش لەگەڵ بێ. پاییزی ساڵی 1361 هەتاوی واتە 1982 زاینی تەشکیلاتی کۆمەڵە لە تارانیش زەربەی قورسی لێکەوت. زۆربەی کادر و ئەندام و لایەنگرانی کۆمەڵە گیران و کەوتنە زیندان. شەوێک پەیام و گزارشی ناوچەکانم وەردەگرت کە بێسیمچی ناوچەی سۆما و برادۆست خێرا فرێکانسێکی نهێنی دامێ. ئێمە هەمیشە فرێکانسی نهێنیمان بوو بۆ کاری گرنگ و بەپەلە کە چوومە ئەوێ کوتی ئەوە ئێستا من لە دەیەکم کە کارەبای هەیە و تەلەڤیزیۆن چاولێ دەکەم. ڕژیم ژمارەیەک لە هاوڕێیانی تارانی هێناوەتە سەر تەلەڤیزیۆن. ئەو خەبەرە وەک کوتکێکی قورس بوو کە بەسرم دادرا. بە هەڵاتن چوومە لای دکتۆر جعفەر و هاوڕێیانی ڕادیۆ کە لە کۆبوونەوەدا بوون. خەبەرەکەم پێکوتن. هاتن و لە ڕێی بێسیمەکانەوە توانیان بەشێک لە قسەکانی تەلەڤیزیۆن ببیسن. ڕژیم زۆر بە درڕندەیی هەموو چەشنە ئازار و ئەشکەنجێکیان بۆ تێکشکانی زیندانیەکان بەکاردێنا. بێگومان توانایی جەستەیی و ڕۆحی ئینسانەکان وەکو یەک نییە و پەشیمانکردنەوەی زیندانیەک لەژێر لێدان و ئەشکەنجە ئەو پەڕی بێڕەحمیە. زۆر ئاساییە کە ئینسان نەتوانێ ئەو هەموو ئەشکەنجە و داخکردنەی یەکێک لە نێگریسترین ڕژیمەکانی دنیا تەحەمل بکە. ژمارەیەک لە هاوڕێیان ناچار دەکرێن بێنە سەر تەلەڤیزیۆن و قسە بکەن. کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لە جیاتی ئەوەی کە درڕندەیی ڕژیم مەحکوم بکە و بڵێ کە هاوڕێیانی زیندانی لەژێر ئەشکەنجەی جەلادانی ئیسلامیدا مەجبور کراون بێنە سەر تەلەڤیزیۆن بە پێچەوانە کردەوەی زیندانیەکانی مەحکوم کرد. عەبدوڵای موحتەدی ئەو دەم نووسراوەیەکی بە ناوی خروشێ ئینقلاب و زوزەیە تەبابین خرۆشی شۆڕش و لورەی تۆبەکەران نووسی و هێرشی توندی کردە سەر هاوڕێیانی بەدیلگیراوی پەشیمان کراو. ئێستاش دوای تێپەڕبوونی زیاتر لە 40 ساڵ بەسەر ئەم ڕووداوە ناخۆشەدا هێشتا کاردانەوەی زۆر خراپی ئەم هەڵسەنگاندنەی کۆمەڵە لەسەر مێشک و لە نێو دڵی کەسوکار و نزیکانی زیندانیەکان ماوەتەوە و قورسایی دەکات. چەند مانگێک بوو لە ئاوایی زێڕاندۆڵ بووین. وەزعی ژیانی پێشمەرگە زۆر سەخت بوو، بەڵام بۆ کار و هەڵسوڕانی ناوخۆ و ناوخەڵک دەورانێکی پڕجم و جۆڵ بوو. بوونی دکتۆر جعفەر لەوێ
بەو هەموو توانایی و لێهاتوویەوە لەگەڵ کۆمەڵێک پێشمەرگەی لەخۆبردوو گەیشتنی زۆر خەبەر لەسەر چالاکیەکانی هێزی پێشمەرگە و جەماوەری خەڵک جەوێکی باشی پێکێنابوو. لەو کاتەدا دوو بابەتی گرنگ سەبارەت بە وەزعی ژنان هاتنە پێش و ئێمە دەخاڵەتمان کرد و من لە مزگەوت قسەم بۆ خەڵکی دێیەکە کرد. یەکێکیان خەتەنەکردنی کچان بوو کە کارێکی ئێجگار دواکەوتوانە و خراپە کە لەسەر جەستە و دەرونی کچان وەها شوێنێکی خراپ دادەنێ کە نیوە سەقەتیان دەکا و هەرگیزیش قەرەبوو نابێتەوە. زۆر جێی داخە کە ئەو کارە غەڵەت و زۆر دواکەوتوانەیە هێشتا لە هێندێک شوێنی کۆمەڵگاکەمان بەڕێوە دەچێ. ئەوی تریان ئەوە بوو کە هاوڕێی پزیشکیار ئاگاداری کردم کە ژنێک منداڵی بووە و ماوەیە گوزەراوە و جووتی منداڵەکەی ماوەتەوە و ژنەکە هەر خوێنی لەبەردەڕوە. بە یارمەتی ئەو هاوڕێیە کە کاروباری پزیشکی ناوخۆمانی دەکرد هێندێک یارمەتی ئەو ژنە کرا و ئەوەی لە دەستمان هات بۆمان کرد و هەوڵمان دەدا نەجاتی بدەین. هەرچەند ئێمە دەمان هەویست یارمەتی بدەین مێردەکەی دژایەتی دەکردین و دەیکوت دکتوری ناوێ و بۆ خۆی چاک دەبێتەوە. ئەو ژنە کە حاڵی ئاوا بوو 5-6 منداڵی وردیشی هەبوو. دواتر ئاگادار بووین کە ئەم پیاوە بێجگەل لەوەی کە نەیدەزانی ژیانی هاوسەرەکەی چەندە لە خەتەردایە پێشی ناخۆش بوو نامەحرەم چاوی بەو بکەوێ. هەروەها چونکە لایەنگری حزبی دموکرات بوو حەزی نەدەکرد ئێمە یارمەتی بکەین، بەڵام دایکی ژنەکە پەیتا پەیتا دەهات و دەیکوت دەستم بەدامێنتان کارێک بکەن کچەکەم نەمرێ. پزیشکیارەکە تەشخیصی دروست بوو، پێیوا بوو مەسەلەی مەرگ و ژیانی ئەو ژنە لە بەیندایە. دروست ئەو دەم دکتۆر جافەر لەوێ نەبوو. بە بێسیم قسەم لەگەڵ کرد و ئەویش کوتی کە زۆر جددیە و ئەگەر کارێکی بۆ نەکرێ مەترسی لەسرە. وەزعی ئەو ژنە بوو بە باسی هەمومان و لە کۆبوونەوەیەکدا بڕیارماندا کە هەوڵ بدەین مێردەکەی ڕازی بکەین کە بیبەینە نەخۆشخانە. ڕازیش نەبێ هەردەیبین. هەرچەند هەوڵماندا کابرا ڕازی نەدەبوو. بەناچار لە مزگەوتی دێ کۆبوونەوەمان بۆ خەڵ کرد و مەسەلەکەمان بۆ باسکردن و من بۆم شیکردنەوە کە ژیانی ئەو ژنە چەندە لە مەترسیدایە. کوتمان دەست بەجێ دەبێ بیبەینە نەخۆشخانەی حزبی دموکرات لە ئاوایی قالوێ. دوای پرسوڕا لەگەڵ خەڵکەکە هەمویان جگە لە مەلای ئاوایی پێیان باش بوو. مەلا دەیکوت ئەوە ژنی ئەو پیاوەیە و هەتا ئەو ڕازی نەبێ کەس بۆی نییە ئەو کارە بکە. ئێمە بڕیاری خۆمان دابوو کە حتمەن بیبەینە نەخۆشخانە تا لە مردن نەجاتی بێ. هەوای زۆر سارد بوو، بەفرێکی زۆریش باری بوو. ژنەکە هێزی ئەوەی نەبوو خۆی بگرێت. باش پێچامانەوە و لەسەر دارەمەیت دامان بەست. خەڵک و پێشمەرگە کەوتنە ڕێ بەرەو نەخۆشخانە. جەماعەتێک لە پێشەوە دەڕۆیشتن، ڕچەیان دەشکاند و بەفریان دەبڕی. جەماعەتێکی تر دارەمەیتەکەیان لەسەر شان دەبرد. کاتێک دەگەنە نەخۆشخانە دکتۆر کوتبووی ئەگەر تەنانەت سەعاتێک درەنگتر بتان هێنایە حتمن دەمرد. لەوێ باش فریای دەکەون و خێرا هەموو کارێکیان بۆ کردبوو دوای چەند ڕۆژ دەتوانێت بگەڕێتەوە ماڵی خۆی. هەتا گەڕانەوەی ئەو ئێمە لەگەڵ باقی هاوڕێیانی ژن ئاگامان لە منداڵەکانی بوو. ئەو کارەی ئێمە و بڕیاری زۆر بەجێمان کاردانەوەیەکی زۆر باشی لەسەر بنەماڵەکەی و خەڵکدانا بوو.